تر لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کوردستان بە شێوازێک پێش کەوتووە کە چاوی دنیا لەسەر کوردستان و هەرێمی کوردستانە کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگ جێبەجێ کراون کە لە ئاستی وڵاتانی پێشکەوتووی دنیادا ئەم پرۆژانە جێبەجێ دەکران و ئێستا لە هەرێمی کوردستان نمونەیەکی زۆر باشی و پرۆژانە دەبینین ومە وای کردووە کوردستان ببێتە زۆنێکی ئارام بۆ بەرهێنان و بەرهێنەرانی بیانی و هاوکات بۆ خەڵکیش لە ناوخۆ لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر مخلص سەلیم مراد پسپۆر لە یاسای و بەرهێنان و بازرگانی لێرە لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێ لە ماوەی ڕابردوودا بینیمان هەرێمی کوردستان گۆڕانکاریی گەورەی بەخۆیەوە بینیوە لە ڕووی پێشکەوتن و بەرهێنان و پرۆژە ئاودانکردنەوە ئەمە تا چەندە کاریگەری دەکاتە سەرەوەی کە کوردستان زیاتر پێش بکەوێت لە ڕووی بەرهێنان و بازرگانی هاوکات لە ناوخۆ بۆ بوژانەوە و هەروەها ژێرخانێکی پتەوی ئابووری. بەڵێ بۆ خۆتان دەزانن لە ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان بەهۆی یاسایی و بەرهێنان و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانی سەرکەوتنێکی باش لە بوارەکانی وەبەرهێنان و ئابووریەکی بەهێز بەدەست بێنێتن کە ئەمەش وای کردکەوە ئەو دەنگانەی کە لە هەڵبژاردننی چەند ڕۆژی ڕابردوو کە بەدەست بێنێتن کە زیاتر لە 1 ملیۆن دەنگ بوو ئەوە جێی دڵخۆشیەوەتە دەنگدەرانی کوردستان بەو سیاسەتەی پارتی و بەو ئاوەدانیەوە زۆر دڵخۆشن و بۆیە ئەو دەنگیان ئەو متمانیان بە پارتی دیموکراتی کوردستاندا و بە کابینەی نوێم بۆیە ئەرکێکی قورس دەکەوێتە سەر کابینەی نوێم و حکوومەتی هەرێمی کوردستان کە لە داهاتوودا بتوانی پرۆژەی زیاتر و خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە خەڵکی کوردستان بکاتن. زۆر باشە دیارە کە ئەوەی کە ئێستا لە ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ماوەی ئەو چەند ساڵەدا پارتی بەم پرۆژە خزمەتگوزاریانەوە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەو دیدگا بەرفراوانە توانێتی جێبەجێ بکات سەرنجی و بەرهێنەرانی بیانیشی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان ڕاکێشاوە زۆرترین پرۆژە و بەرهێنان لە 2006ەوە تا ئێستا لە ماوەی ئەم 5 ساڵە لە ئەم کابینەیەدا جێبەجێ کراون چەندە کاریگەری هەیە لەسەر بوژانەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان وەروها بەرەو پێشبردننی زیاتری ئەم بابەتە خۆی لە خۆیدا کە کاتێک باسی ئەوەی دەکەی کە وڵاتێکی پێشکەوتوو بەڵگە وڵاتێکی دیکە بەچی زیاد دەکرێتەوە بەوەی کەوا سەروەری یاسا و دادپەروەری و حکومڕانیەکی شەفاف لەگەڵ ئەوەشدا ئابووریەکی بەهێز و سەقامگیر و جۆرا و جۆر کە کاتێک باسی ئابووریەکی بەهێز و جۆرا و جۆر دەکەین ئەوەیە کەوا و بەرهێنەران ناوەخۆ و دەرەوە بێن لە بوارەکانی جۆرا و جۆر بتوانن وەبەرهێنان بکەن لەگەڵ ئەوەشدا ڕوئیایی سەرۆک وەزیران و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کەوا بێن ئابووریەکی یان ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ هەرێمی کوردستاندا بمەزرن بۆیە کاتێک لە کاتێکدا تو بتەوێت وەبەرهێنانی جۆرا و جۆر بکەیت لە گشت کەرتەکان پێویستیت بەوەیە ژێرخانێکی ئابووری بەهێزت هەبێتن وەکو ئەوەی کە باسبانک بیندرا و پێشتر ئاو کارەبا ڕێگاوبان و تەکنەلۆجیای نوێ و تەندروستی و خوێندن ئەوانە بواری ئەوانە ناوکەهانی و بەرهێنەرانی ناوەخۆ و بیانی دەدەن کە بێن لەو ژینگە سەقامگیر و ئارامەدا بێن و بەرهێنان بکەن بۆیە ئەوەی کە بیاوێتن لە داهاتوو لە ئێستاشدا بیاوێتن و بەرهێنان لە عێراق بکاتن دەبێت لە دەواازەی هەرێمی کوردستانەوە بێتە ناو عێراق و ئەو شوێنە ئارام و سەقامگیرەیە کە دەتوانیتن و بەرهێنانی تێدا بکاتن و کاڵا و بەرهەمەکانی هەم ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان بکاتن چ لە خوار و ناوەڕاستی عێراق چ لە دەرەوەی و لەو دەرەوەی و عێراقیش بە هەمان شێوە بۆیە بەڕاستی ئەوە کاریگەری زۆری دەبیتن بۆیە هەمیشە دەڵێن سەرمایە ترسنەوەکە لە شوێنێکی ئارام و سەقامگیر کەواتە هەرێمی کوردستانە و زۆنە ئارام و سەقامگیرەیە بە نسبەت وڵاتانی ناوچەکە و دەوروبەر و تەنانەت عێراقیشەوە کە بتوانێت متمانەی سەرجەمە و بەرهێنەرانە بێت کە بێن لێرە کار و ئاوەدانی بکەن بە دڵنیاییەوە ئەوە بووەتە هۆی ئەوەی کەمە باسمان کرد دەبێتە هۆی ئەوەی کەوا بێن لێروکانەوە بەرهێنان بکەن و سەرمایەکانیان بخەنە گەڕ و ئەمەش دەرفەتی زیاتر بە خەڵکی کوردستان دەداتن کەوا کار و دەرفەتی کاریکردنی زۆرتر دەبیتن و ئەو پرۆژانە کە بوونەتە هۆی ئەوەی کەوا ئابووری هەرێمی کوردستان بگەشێتەوە لەگەڵ ئەوەشدا ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا چ لە 2014ەوە تا ئەمڕۆ دەبینین ڕۆژ لە ڕۆژ کە کاتێک ئێمە دەڵێن هەرێمی کوردستان وەکو دوبەی لێ هاتووە بۆیە ناحەزان و ئەوانەی کەوا چاویان بەم هەرێمە هەرنایە هەمیشە کێشە و جورگرتیان بۆ دروست کرد چ لە دروستکردنی داعش تاوەکو بڕینی قوتی خەڵک و ئەو کێشانەی کە بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرا بە بڕینی بودجەی پەرەپێدان و ئاوەدانکردنەوە و بەرهێنان بۆ ئەوەی بەڵام لەگەڵ ئەوەشدا بەدەستخۆشی لە سەرۆک وەزیران کە توانی لە ماوەی ڕابردوودا پرۆژەی ستراتیجی و ژێرخانی ئابووری زۆر گەورە و
بەهێز دروست بکاتن کە ئەمەش خۆی لە خۆیدا دەبینێتەوە ئەوەی کەوا سەرۆک وەزیران لە بۆ داهاتوودا ڕوئیای زۆری هەیە و خەونی گەورەی هەیە بۆ هەرێمی کوردستان. باشە دکتۆر ئاماژەت بە کۆمەڵک قەیران کرد لەگەڵ ئەم قەیرانانە کۆمەڵێک بربەستیش دروستکران لە بەردەم حکوومەتی هەرێمە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان کە نەتوانێت ئەم پرۆژانە بۆ خزمەتی خەڵک بەکاربێنێت. ئەمانە ئاسان نییە. چۆن توانرا ئەم قەیرانانە بگوازرێتەوە بۆ دەرفەت و بەم شێوازە کەڵکی لێ وەربگیرێت؟ سەرۆک وەزیران بەو ستراتیجیە و بەو ڕوئیایی کە هەیبوو ئەو خەونە گەورانەی کە لە بۆ هەرێمی کوردستان بۆیە بە پلان و بەرنمەکانی خۆی توانی ئەو پرۆژانە لە کاتی خۆیدا جێبەجێ بکاتن کە دەبێتە وەکو باسم کرد کە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانن. بۆیە ئەگەر ئەتوو سیر بکەی تا ئێستاژ لە خوار و ناوەڕاستی عێراق بەداخەوە کە پێمان ناخۆشە هاوڵاتی عێراقی بێکارەبا بێ بێ ئاو بێتن بێ خزمەتگوزاری بێ ڕێگاوبان بیتن. بەڵام ئەگەر ئەو خزمەتگوزاریانت نەبێتن وە بەرهێنەر چۆن دەتوانی پرۆژەکانی پرۆژە پێویستی بە کارەبایە پێویستی بە ئاوە پێویستی بە گواستنەوەی کاڵایە بازرگانیەکی بەهێزت هەبێتن بۆ ئەوی بتوانێت ئەگەر ڕێگاوبانێکی باشت نەبێت دەبێتە هۆی دواکەوتنی بابەتانە. بۆیە سەرۆک وەزیران بەو ڕوئیایی کە خۆی هەیبوو توانی دەست لەسەر ئەو خاڵە لاوازانە دابنێتن کە پێویستن لە بۆ ئابوووریەکی بەهێز و سەقامگیر و جۆرا و جۆر لە بۆ هەرێمی کوردستان کە خۆی لە خۆیدا لە ئابووری یان ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. زۆر باشە کەواتە جگە لەوەی کە ئەم مانە خزمەتگوزاری گشتین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر جەم سێکتەرەکاندا گەشانەوەی ئابووری و بازرگانی و کردی گەشتیاریشە بۆ نمونەوە ڕێگە جووتسایدانە کە دروست دەکرێت بەستنەوەی ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکان و شارەکان بە جووتساید و ڕێگەی ئۆتۆبان و مۆدێرن یا ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد کۆمەڵێک پرۆژەی گرنگی استراتیژی و کاربای 24 کاتژمێری ئەمانە تەنها خزمەتگوزاری گشتی هاوڵاتیانن یا ئەتوانن لەو بوارانەش تا کە جەنابەت وتت بەرەو پێشبردننی کوردستان ینی پێشتر بخەن ئەم بابەتانە. هەموو ئەو بوارانەی کە جەنابەت باست کرد وەکو باسمان کرد کە گوتمان ئابووریەکی جۆرا و جۆرمان هەبێ یان پرۆژەوە بەرهێنانەکانی خۆمان لە پرۆژەی جۆرا و جۆر بێتن کە لە ڕووی گەشتیاری بی پیشە سازی بیتن خزمەتگوزاری بانکی بیتن کە ئەوەش یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان توانی دەستی لەسەردا بنێ و کاری جدیشی لەسەر بکاتن لەبەرەوەی ئەگەر بتەوێتن ئەتوو بتەوێت لەگەڵ دەرەوەی وڵات بە ئاسانی بگونجەی و ڕۆشنبیری هاوڵاتیانی کوردستان و ڕۆشنبیری کۆمەڵگا گەیشتۆتە ئاستێکی وا کە بزانی چێ دەیەوێت لە بۆ خزمەتی وڵاتەکەی باش ئیش بکاتن جگە لەگەڵەوانە ئەوەش خۆی لە خۆیدا لەگەڵ ئەو قەیرانانە و نەبوونی موچە و سەرڕای ئەو هەموو تعدیانی کە لە هەرێمی کوردستان بوونەوە بەڵام ئێمە لە توانیمان ئەو پرۆژانە لە کاتێکی گونجا و لە کاتی خۆیدا جێبەجێ بکرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر مخلص سەلیم مراد پسپۆر لە یاسای و بەرهێنان و بازرگانی سپاس کە لەگەڵ مام بوو. زۆر سپاس.